إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، خوای گەورە ئیشەکانی هەمووی پڕە لە حیکمەت و لە دانایی. خوای گەورە میهرەبان قبولبوونی کردەوەکانی لە ئێمە شاردۆتەوە. کاتێک ئێمە ئێستا لە جومعە دەرەچین، هەر کەسێک لە ئێمە پەیامێکی لای خوای پەروەردگار و بۆ نایە کە نوێژەکەت قبول بووە یا قبول نەبووە. ئەوە قبول بووە یا قبول نەبووە. ئینشاڵڵا ئومێدمان وایە خوای گەورە لێمان قبول کە، بەڵام غەیبیە، لەوانەیە نێتێکی دنیاییمان تێکەڵ بێ لە شتێکە. بۆیە خوای گەورە قبولکردنی کردەوەکانی شاردۆتەوە. بۆچی؟ حکمەتەکە ئەوەیە کە ئینسان بەردەوام دڵی بترسێ. کاتێک کە خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزە باسی کەسانێک دەکا، وقلوبهم وجیلة، کەسانێکی دڵیان دەترسێ. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ، وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو کەسانن دڵیان دەترسێ کەسانێکن کە عارق دەخۆنەوە، کە دزی دەکەن، ئەوانە دەترسن لە بگەڕێنەوە بە لای خوا؟ فەرمووی نەخێر ئەی کچەکەی ئەبوو بەکری سدیق. ئەو کەسانەی کە خوای گەورە مەدحیان دەکات، پێشبڕکێ دەکەن بۆ خێر و چاکە و دڵیان دەترسێ، ئەو کەسانن الذين يصومون ويصلون ويتصدقون، بەڕۆژوو دەبن، نوێژ دەکەن، سەدەقە و خێریش دەکەن، بەڵام وهم يخافون ألا تقبل منهم، بەڵام دەترسن خوالیان قبول نەکە. ئینسان ئیماندار دەبێ وابێت. مام حاجی مەڵێ خوا قبولی کرد، قبولی کردووە، ئەوە عیلمی غەیبە. ئیبراهیم و پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئیسماعیلە بەڕێزترن یا جەنابەت؟ کەس حەدی نییە بڵێ من، چونکە ئەوان پێغەمبەری خوا بوون سەلامی خوایان لەسەر بێ. لەگەڵەوە کاتێک کە بە فەرمانی خوا کەعبەیان دروست کرد، دیواری کەعبەیان دەکرد، دەیان فەرموو ڕەبەنا تەقەبەل منا. سبحان الله، دوورن لە ڕیا. پێغەمبەری خوان سەلامی خوایان لەسەر بێ بە فەرمانی خوا کەعبە دروست دەکەن، دەڵێن خوایە لێمان قبولکە. تۆ شەوی بڵێ خوایە لێم قبولکە، نای بڵێ خوا قبولی کردووە. چۆن قبولی ناکە؟ بۆ قبولی ناکە؟ ئەوە ئینسانی گومڕاوا دەڵێ، ئینسانی لە خۆبایی وا دەڵێ. ئینسانی ئیماندار دەزانێت قبولبوونی کردەوەکان تەنها بڕیارەکە لای خوایە، لای مەلایکەش نییە، لای مام حاجی و منیش نییە. بۆیە ئێمە کردەوەکانمان ئەگەر بۆ خوا 100% ئەنجام دەین، خوا لێمان قبول دەکات. ئەگەر بۆ خوایش نەبێ و تێکەڵی کەین لەگەڵ خوای گەورە و خەڵکیش، پەنا بەخوا خوای گەورە لێمان قبول ناکات. ئایا دینارێک دەبەخشین، 1000 دینار دەبەخشین بە کەسێ، تەنها مەبەستمان ڕەزامەندی خوایە، یا لە ڕوو داماوین، یاخود لەبەر ئەوە دەیبەخشین بڵێن کەسێکی دەستکراوەیە. ئەگەر ئەوە بوو، خوا لێت قبول ناکات، چونکە تۆ بۆ مەبەستێک کردت. پرسیان لە پێغەمبەری خوا کرا صلی الله علیه وسلم، حاتەمی طائی، زۆر بەماناوەمان بیستەوە کە چەندێ سەخی بوو. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سەخاوەتیەکەی لە قیامەت سوودی پێگەێنێ؟ فەرمووی لا، نەخێر. بۆچی؟ لەبەر ئەوە ئەرادە ئەمڕەن فەئەدرەکەه، ئەو مەبەستێکی هەبوو حاتەمی طائی، ناوی بە سەخاوەت دەرچێت، ناوی دەرچوو، مەبەستێکی بوو بە ئاواتەکەی خۆی گەی، مەبەستی ڕەزامەندی خوا نەبوو. بۆیە خوای گەورە قبولکردنی کردەوەکانی شاردۆتەوە بۆ ئەوەی کە ئێمە بترسین. بەڵام لەگەڵ ئەوەشە ئومێدێکیشمان هەیە، بێگومان ئەترسین و ئومێدیشمان هەیە، ئەبێ وە بین، نابێ بڕیار بدەین بۆ قبول نەبووە. بۆچی قبول نابێ؟ لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتۆ، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، من أماط أذى عن طريق المسلمين كتبت له حسنة ومن تقبلت له حسنة دخل الجنة. حديث زر خوشة. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، هەر کەسێک
لە ڕێگاوبانێکە شتێک لا بەرێک عەزێتی خەڵکەدا بە ڕێگایەکە ئەڕۆی لەسەر جادەیە بەردێکەوتووە بۆ سیارە زەرەری هەیە سیارەکە بوەستێن ئەگەر توانات هەبوو شتەکە لابەرە لە ڕێگاوبانێکە هەر کەسێک لە ڕێگاوبانێکە شتێک لابەرێکە عەزێتی خەڵک بدا خوای گەورە چاکەیەکی بۆ دەنووسێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێکیش خوای گەورە یەک چاکەی لێ قبولکە دەچێتە بەهەشتەوە بەڵام تۆ مەڵێ منم چاکەشم لێ قبول وە دەچمە بەهەشتەوە بڕیارەکە لای تۆ نیە مام حاجییان و مام فڵان کەس و کاک فڵان کەس خوا بڕیار ئەدا تۆ بەهەشتیت یا بە جەهەنمیت پەنا بخوا خوای گەورە بڕیار ئەدا قسەکانت قبول کراوە کردەوەکانت قبول کراوە یا قبول نەکراوە بڕیار لای هیچ کەسێک نییە لەم سەرزەویەدا ئەوە دڵنیا بلەوە بەڵام ئەوەی چاکەی هەبێ یەک چاکەی هەبێ خوا لێ قبول کات دەڕواتە بەهەشتەوە بۆی دڵخۆش بە تاسێک بۆ خەڵکی دروست مەکە خەڵکی ناڕەحەتکەی ئەبێ ئێش و ئازار لە ڕێگای موسڵمان لابەری نەک ئێش و ئازار بۆ موسڵمان دروستکەی نەک تاسەیە بکەی خەڵکی دوعای شەڕت لێ بکە هەندێک کەسە ئەڵێ دوژمندارە ئەڵێ 10-15 پیاوی کوشتووە تاسێکی کە دروست کردووە لە بەردەم ماڵ خۆیە تەنها لەبەرەوە تەپوتۆزێنێتە سەریە لە خوا بترسە لە خوا عەزێتی خەڵک مەدە عەزێتی ساری خەڵک مەدە گونەهبار دەبی سوێن بەخوا ئیماندار ناڕەحەتی لەسەر ڕێگای خەڵک لە ئەدا ئینسانی ئیمان زەعیفیش ناڕەحەتی لەسەر ڕێگای خەڵک دانێت جا کامیانت پێخۆشە پێت خۆشە چاکەیەکتە بڕۆیتە بەهەشتەوە یا پێت خۆشە خەڵکی دوعات لێ بکە و قسەی ناخۆشت پێ بڵێ خۆشەویستان شتێکی زۆر گرنگە ئاگاداری بین ئەوەی کە لای خوای پەروەردگار حسابی بۆ دەکرێ بەژن و باڵا نییە وانەزانی کەسێک باڵای لە تۆ کورتتر بوو لای خوا لە پلە و پایی لە تۆ نزمترە کەسێک لە تۆ ناشرینتر بوو شکڵ و شێوەی تۆ جوانتر بووی وانەزانی تۆ لەو بەڕێزتری ئەگەر بێت و ئەم شتە گرنگ بووە شکڵ و شێوە و باڵا و بەژن و باڵا بیخواردای لای خوای گەورە قیمەتی هەبوایە ئەوە ئەو بەژن و باڵایە لە ژێر خۆڵا دەفن ناکرا ڕۆحەکەش بەرز نەبووە ئاسمان ئەوەی کە گرنگە ڕۆحی ئیماندارە ئەو ڕۆحە لەگەڵ ئیمانا بێت بە ئیزنی خوا بەختەوەر دەبێ ئەوەی لای خوای پەروەردگارە گرنگە دەفەرمێ ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم دەفەرمێ بەڕێزترین کەس لای خوای گەورە لە ناو ئێوەدا ئەو کەسانن کە بە تەقوان ئەفەرمێ ئەتقاکم نافەرمێ ئەجمەلوکم جوانترین کەسی ئێوە ئەطوەلوکم باڵا بەرزترین کەسی ئێوە نەخێر ئەتقاکم چێ بە تەقواتر بێ ئەوە لای خوا بەڕێزە ئیتر جوانە جوان نییە ڕەش پێستە سپی پێستە باڵای بەرزە باڵای کورتە ئەوە لای خوا نایخوات بۆیە ئەوەی کە تۆ شانازی پێوە دەکەی بەژن و باڵای خۆت لای خوای گەورە قیمەتی نییە چونکە ئەوە لە ژێر خۆڵا دەشاررێتەوە دەڕزەیە کەواتە هیچ قیمەتێکی نییە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوای گەورە تەماشای شکڵ و شێوەی ئێوە ناکات جوانن ناشرینن سپین ڕەشن ئەسمەرن سەیری ماڵ و سەرەت و سامانتان ناکە فەقیرن دەوڵەمەنن بەڵکو ئەوەی کە خوا سەیری دەکات دووشتە کە پەیوەندی بە ڕۆحی ئینسانەوە هەیە دڵەکەت لەگەڵ کردەوەکانت چونکە کردەوەکانت ئەو ڕۆحە ئەگەر ڕۆحێکی ئیماندار بێ کردەوەی چاک ئەنجامەدا ڕۆحێکی خراپ بێ کردەوەی خراپ ئەنجامەدا ئەوەی کە خوای گەورە سەیری دەکات بەژن و باڵا نییە ماڵ و سەرۆت و سامان نییە جوانی نییە تەنها قسەکان و کردەوەکانت لەگەڵ دڵک کاتە کەواتە مەڵێ دڵم پاکە بەس دڵ حسابن نەخێن ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە سەیری دڵەکانتان و کردەوەکانتانەکە قسەکانتان کەواتە بەس تەنیا دڵ حساب نییە دەی کاکە من دڵم پاکە و نوێژ ناکەم شتی وا بێ نابێ شتی وا نابێت بۆیە ئەوەی کە موهیمە و گرنگە تەقوایە ڕۆحەکەی ئیماندارە ئەو ڕۆحەت بپارێزە بە ئیزنی خوا ئیماندار بی لە کاتی مردندا لە بەهەشت و کفن دێنن بۆ ڕۆحە پاکەیتەوە بەڵام بەخوا کفن نانن بۆ لاشەکە چونکە لاشەکە دەڕزێ بەژن و باڵا دەڕزێ ڕۆحەکەت بەرزە بێتەوە جا ڕۆحەکەت بەختەوەرکە بە ئیمان و بە تەقوا ئینشاءالله
خوای گەورە دەرگای تەوبەی بۆ ئێمە کردوتەوە بە کراوەیی. بۆچی دەخوای گەورە دەرگای تۆبەی کردوتەوە و داناخرێت؟ لەو ڕۆژەی خوای گەورە ئاسمانەکان و زەوی دروست کردووە دەرگای تۆبەی کردوتەوە حتا ئێستا چرکەیەک دانەخراوە. باشە بۆی ئینسانی ئیماندار هیوا و ئەمەلی هەبێت، بێهیوا نەبێ. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لای مەغریبەوە واتە لای ڕۆژ ئاواوە لە بابن دەرگایەک هەیە دەفەرمێ مەسیرەت و عەرضه 40 أو 70 عاما بەس تەنها پانی دەرگاکە پانیەکەی دەفەرمێ دەرگا پانەکەی 40 ساڵ یاخود 70 ساڵ پانە. تۆ سەیری کە سبحان الله دەرگاکان ئێمە 2 مەترە 3 مەترە 4 مەتر ئەو پەڕەکەی دەرگاکان هەرەوەندن، بەڵام دەرگای تەوبە 70 ساڵ ئەگەر کەسێک ڕێگاکە ببڕێ لەم لێواری دەرگایە بۆ ئەو لێواری دەرگایە بەس بینەکەی 70 ساڵ ببڕێ ئەمجا دەگاتە ئەو سەری دەرگاکە. 70 ساڵ بە ڕێگادا بڕۆی بە سواری ئەمجا دەتوانی ڕێگا ئەو ڕێگای کۆتایی پێبێنی. بەڵامەکانی خۆمان 2-3 هەنگاوە دەرگاکانمان. خوای گەورە ئەم دەرگای بۆچی داناوە؟ لە ڕۆژ ئەوە دەفەرمێ لەو ڕۆژەی کە خوای پەروەردگار ئاسمانەکان و زەوی دروست کردو ئەو دەرگاشی دروست کردو دەرگا پێڵێن باب تەوبە، دەرگای تەوبە. فتحه الله للتوبة. خوای گەورە کردوێتەوە بۆ تەوبە، بۆی تەوبە بکەین و بگەڕێنەوە بەلای خوا. دەفەرمێ فلا يغلقه حتى تطلع الشمس منه. خوای گەورە ئەو دەرگایە داناخاتە ئەو ڕۆژەی کە قیامەت دێ و خۆر لە خۆر ئاواوە هەڵدێت. بۆچی خوای گەورە ئەم دەرگای کردوتەوە؟ بۆ ئێمە هیچ کاتێک بێهیوا نەبین. ئیمامی ئیبن ڕەجەب ڕەحمەتی خوا لێبێ دەفەرمێ خەسارەتمەند و دۆڕا ئەو کەسەیە کە وا دەزانێ خوا لێی خۆش نابێت. تازە من کاکە گوناحم زۆر کرد بەخوا خوا لێم خۆش نابێت. نەخێر، خوای گەورە دەفەرمێ لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە ئەی ئادەمی زات ئەگەر گوناهەکانت بگاتە هەورەکانی ئاسمان لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي. ئەگەر گوناهەکانت ئەوەندە زۆر بێ هەموو زەوی داگیرکە بگاتە هەورەکانی ئاسمانیش، هەموو زەوی داگیرکە بۆ ئاسمانیش بڕوە، بەس بگەڕێرە بۆ لام شەریکم بۆ بڕیارمەدە داوای لێ خۆشبوونم لێ بکە پڕی ئەم زەوی و حتا هەورەکانی ئاسمان گوناهت هەبێ لێت خۆش ئەبووم و باکم نییە. کەواتە ئینسان نابێ بێهیوا بێ. زینات کردووە بێهیوا مەبە، نوێژ ناکەی بێهیوا مەبە بگەڕێرە بۆ لای خوا، پیاوت کوشتووە بگەڕێرە بۆ لای خوا، ڕیبات خواردووە بگەڕێرە بۆ لای خوا، دزیت کردووە بگەڕێرە بۆ لای خوا و بە پێی توانە ماف و حەقی خەڵکەکە بدەرەوە. هیچ کاتێک بێهیوا مەبە، چونکە خوا ئەو دەرگا گەورەی کردوتەوە 70 ساڵ پانە دەرگاکە تەنها بۆ کەسانی تاوانبار کە ئێمە دەگرێتەوە خەڵکی تریش دەگرێتەوە. بۆی ئەو دەرگایە کراوەتەوە حکمەتەکە ئەوەیە هیچ کاتێک ئینسان بێهیوا بێ ئومێد نەبێ لە ڕەحمی خوا. خوا لێت خۆشە بێ ئەگە پڕی ئەم زەوی گوناحتە بێ، بەڵام بەو مەرجەی تۆ تۆبە بکەی بگەڕێتەوە لای خوا. لە حەدیثێکی تردا خوای گەورە دەفەرمێ لە حەدیثی قودوسیە ئەگەر پڕی ئەم زەویە گوناحت هەبێ بگەڕێتەوە بۆ لای من، منیش پڕی ئەم زەویە لێ خۆشبوون بە تۆ دەبەخشم. سبحان الله، ئەوە ڕەحمی خوایە. کەواتە هیچ کاتێ بێهیوا مەبە لە ڕەحمی خوا. یا ربی خوای لەو ڕەحمەی خۆت بێ بەشمان نەکەی بیڕژێنی بەسەرمانە یا رب العالمین. ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە میهرەبان کۆتایی تەمەنی مرۆڤی شاردۆتەوە. هیچ کەسێک لە ئێمە نازانین بەچی دەمرین، کۆتاساتی ژیانمان بەچی دەڕوات. بۆ ئەوەی حکمەتەکە چییە کە خوای گەورە کۆتایی مرۆڤی شاردۆتەوە؟ ئێمە نایزانین لەبەر ئەوەی هیچ کەسێک بە کردەوەکانی خۆی مەغرور نەبێ، لە خۆی بایی نەبێ. لە حەدیثێکی صحیح داتوە لە صحیحە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا تعجبوا بعمل أحد حتى تنظروا بما يختم له. بەکردەوەی هیچ کەسێک معجیب مەبن، هەرچەندێک کابرا چاکەکار بوو
پێی معجیب مەبن حتا بزان بەچی کۆتایی دێت چونکە ئەفەرمێ ئینەمە الأعمال بالخواتم خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کردەوەی مرۆڤ کۆتایەکەی شەرتە سەیری پێغەمبەران کە سەلامی خوا لەسەر بڕە سەیری قورئان کە سەیری پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم سەیری سەحابە و پیاوچاکان کە هەر هەمویان ترساون لەوەی ئاخر شەڕ بن هەمویان ترساون تۆ بۆ ناترسی هەموو کاتێک هەموو نوێژێک بڵێ اللهم اجعل عاقبتي خيرا خوایە ئاخرم بەخێر بگێڕی ئەوە زۆر گرنگە چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم کردەوەی ئینسان کۆتایەکەی شەرتە هەیە بە گۆرانیوە دەمرێ هەیە لە زینا دەکا و دەمرێ هەیشە قورئان دەخوێنێ و نوێژ دەکا و دەمرێ هەموو کاتی ئینسان بڵێ خوایە ئاخرم بەخێر بگێڕی یەکێ پیاوچاکان دەفەرمێ چوومە خزمەتی ئیمامی سوفیانی ثەوری کە پیانەوت ئیمامی دونیا ئەو ئیمامە گەورە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ دەگریا زۆر دەگریا وتم ئیمام لە گوناهەکانت دەگریت شتێکی لە زەوی هەڵگرت فەرمی گوناهەکانم لای ئەوەندە بێنەر خەلام چونکە بەخوا من خۆم زۆر دەپارێزم ئەوەی کە لێی دەترسم لە پێش مردن ما ئیمانەکەم لێ بسێنرێتەوە ئاخر شەڕ بم ئینسان دەبێ بەردەوام بترسێ بڵێ خوایە ئاخرم بەخێر بگێڕی ئاخرم بە شەڕ نەگێڕی لەسەر خراپە و تاوان نەمرێنیت خەڵکی وا بۆ کافر بۆ پێشەوەی بمرێ گەڕاوەوە بۆ لای خوا و ئیمانی هێنا و بە موسڵمانی مردووە خەڵکیشە بۆ ئیماندار بۆ پەنا بەخوا پێش مردی خراپەکار بۆ لەسەر خراپە مردووە بەڵێ ئیماندارێکی پیاوچاک دەفەرمێ چوومە خزمەتی ئیمامی مالیکی کوڕی دینار کە زانایەکی گەورەی تابعینە ئەفەرمێ دەستی کردو بە ڕیشی خۆیەوە ئاوای دەکرد بەڵێ بە گریانەوە شەونێژی دەکرد هەتا بانگی بەیانی دەفەرمێ دەگریا و دەستێگر بە ڕیشی خۆیان دەیفەرموو خوایەگیان من پیاوێکی بەتەمەنم خوایەگیان ئەم پیاوە بەتەمەنە لە ئاگری دۆزەخ ڕزگار کرد دەیفەرموو ئەی پەروەردگارم خۆت ئەزانای ئەزانی کێ بەهەشتیە و کێ جەهەنمیە ففي أي دارين منزل مالك أبي مالك مالكي لكيوبه لبهشت بيا لجهنم به إنساني إيمان دار دبي بترسي لو يكخوا آخري بالشر بيجرب هو يخرب كاني خويا وميدي شيء بخواي جرا آخري خيرك بلان بردوان بلي خوايا آخرم بخير بيجري خوايا كاتب بمر يعني خود لم راضي بي إنسان دبي بترسي أوش تكني إنسان لي رابكات زانان دفرمون إمام ابن القيم دفرمون رحمة إخوة عليه همو كاتك إنسان أبي لو بترسي إخوة آخري بشر بجري بلام أميدي شيء بي بزانك إن شاء الله تو تشاكي دكي بزانا جاري بل اللواني من خليكي أم خرابة كارية بنسرم خرابة بمرم خلقي وابسري فيلمي روتي كردوه مردوه فنا بخوا كونترولر دستي أبوه كاتي خوي كاتي كبا ستلاي سيري كردوه يا هبو خلق هبوه لموبايلك خلي فيلم خراب وسيري كردوه لو كاتا خوا روحي كشا فنا بخوا يقول خلق شبه قرآني خينا وروحي كشتاوه كواتا أقدر باللواني أو كاتي كتو سري خرابتكي أو كاتي خرابتكي لو كاتتا بالرياري مردني تو درچوبيت أو أقداري به خوا يقول الشارديوت يوا بۆی هیچ کەسێک مەغرور نەبێ مەڵێ من وام نە خەڵکە بوو زۆر لە ئێمە چاکتر و پەنا بەخوا بە موسڵمانی نەمرد ئەوە ئیشی ئێمە نییە بەردەوام ئەوە لەسەرمانە دوعا بکەین خۆی ئاخرمان بەخێر بگێڕی ئامین کەسانێکی زۆر هەیە خۆشەویستان لەسەر زەویدا ناوبانگیان هەیە لەسەر زەویدا خەڵکێکی زۆر خۆشیانی دەوێ بەڵام ئەو کەسانە لای خوای گەورە زۆر مەبغوزن واتە خوا زۆر ڕقی لێیانە لە ئاسمان هیچ ناوبانگێکی باشیان نییە کەسانێکیش هەیە لەسەر زەویان معروف نین و ناسراو نین ناوبانگیان نییە بەڵام لە ئاسمان بەناوبانگن لە ئاسمان ناوبانگێکیان هەیە لای مەلایکەکانی خوای پەروەردگار ناوبانگێکیان هەیە چونکە لحديثك صحيح جامع صغيرات وخوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم ما من عبد إلا وله صيت في السماء هيج بنديكني إلا لآسمان ناوبانجيكي هي سيون بخواي أرزو آسمان لمنه وحتى آخر نفرتان حكي لسر أم زويدا هي لآسمان ناوبانجيكي هي نابكي هي شهريكي هي
هەموو کەسێک پیاو بێ ئافرەت بێ باش بێ خراپ بێ دیندار بێ بێدین بێ هەمووی لە ئاسمان ناوبانگێکی هەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی لە ئاسمان ناوبانگی بە چاکە هەبێ لەسەر زەویا بە چاکە ناوبانگی هەیە. ئەو کەسەشی لە ئاسمان پەنا بەخوا ناوبانگی بە خراپە هەبێ لە ئاسمانیش ناوبانگی بە خراپەیە. جا بۆیە قڕ بەسەر ئەو کەسانەی کە خەڵکی خۆشیانی ناوێ زڵمەکەن ستەمەکەن زاڵمەکان خوا خۆشیانی ناوێ بۆی خەڵکی خۆشیانی ناوێ خراپەکارەکان دوور لە خواکان. چونکە والله لە حەدیث صحیح بوخاری مسلم داهاتوە خۆشەویستی خوا فەرمیە صلی الله عليه وسلم کاتێک کە خوای گەورە کەسێکی خۆشویست بە جوبلەی دەفەرمیە سەلامی خوای لەسەر بێ من فڵان کەسم خۆشە بێ یا ڕەبی خوای لەو کەسانە بێ. خوای گەورە دەفەرمێ ئەی جوبرەئیل من فڵان کەسم زۆر خۆشە بێ. ئیتر پیاوە یا ئافرەتە بڕۆ لە ئاسمان لە حەوت ئاسمانەکە بڵاوی کەرەوە بە هەموو مەلایکەکان بڵێ کە چەند هەزار ئەوەندەی خۆمان دەبن چونکە عەدەتی ئەوان زۆرە سەلامی خوایان لەسەر بێ. بڕۆ بڵاوی بکەرەوە لە ئاسمانەکان یەک بە یەک بڵێ خوای گەورە فڵان کەسی خۆشە بێ ئێوەش خۆشتان بوێ. هەموو خەڵکی ئاسمان خۆشی دەوێ ئەمجا لەسەر زەویژە خەڵکی خۆشی دەوێ. و کاتێکیش خوای گەورە ڕقی لە کەسێک بوو پەنا بەخوا بە جوبرەئیل دەفەرمێ من ڕقم لە فڵان کەسە تۆش ڕقت لێی بێ. بڕۆ لە ئاسمان بڵاوی کەرەوە لای هەموو مەلایکەکان بڵێ خوای گەورە ڕقی لە فڵان کەسە خوا فڵان کەسی خۆش ناوێ. جا بۆیە هەر کەسێک لە ئێمە ناوبانگێکمان هەیە تو خوا بە ناوبانگی خۆمان لە ئاسمان ناشرین نەکەین. با ڕۆژانە ناوام بچێت بۆ خزمەتی خوای گەورە زیکری خوا بکەین یادی خوا بکەین قورئان بخوێنین پێت خۆشە ناوبانگت لە ئاسمان بە چاکە بێ دەی چاکە کار بە. ئەگەر پێت خۆشە پەنا بەخوا لای خوای گەورە ناوبانگت بە خراپە هەبێ و شەرمەزاری لای مەلایکە بی خراپەکاری بکە کەس بێگومانەوەی پێ خۆش نییە. کەواتە بە ناوبانگ و شوهرەی ئاسمانمان چاکەین. وەڵڵا خەڵکی نایناسێ لە ناو کۆمەڵگای ئێمەدا هیچ کەسێک نایناسێ معروف نییە لە ئاسمان زۆر زۆر ناسراوە مەشهورە بە ناوبانگ. یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگێڕی کەسانێک شێ پەنا بەخوا مەشهور و بە ناوبانگن لە دنیادا بەڵام لای خوای گەورە هیچ قیمەت و نرخێکیان نییە لە ئاسمانە بە خراپە باسی دەکرێ چونکە خوا ناناسێ. کەواتە لە کۆتاییدا دەڵێم با بە خۆمان دابچینەوە بە بەسەرهاتی کۆتایی بە وتارەکە دەهێنم. بەڵێ سائیبی کوڕی ئەقرع ڕەحمەتی خوای لێبێ هاتە خزمەتی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ فەرمی ئەی ئیمامی عومەر مزگێنی بێ لێت لە جەنگی نەهاوەندا موسڵمانان سەرکەوتوو بوون یەکێک لە معرەکەکان جەنگەکان نەهاوەند بوو لە بین موسڵمانان و کافرەکاندا. بەڵێ مزگەنیدا بە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ ئێمە سەرکەوتوو بین الحەمدولله. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ فەرمووی ئەی سائب نوعمانی کوڕی مقرین تۆی نارد بۆ لای من چونکە ئەو قایدی ئەو جێشە بوو سەرکردەی ئەو جێشە بوو کە جەنگی نەهاوەندیان کرد. وتی نەوەڵا نوعمانی کوڕی مقرین ئومێدم وایە لای خوا بە شەهید قبول کرێ شەهید کرا و کوژرا سەرکردەکەمان کوژرا فڵان و فڵان و فڵان کوژرا لەو جەنگەدا هەندێک کەسی تریش کوژران تۆ ناناسی ئەی ئیمامی عومەر کوژران لە موسڵمانان کەسانی بەهێز و بە قووەت و بە ناوبانگ بەڵام تۆ ناناسی. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ دەستی کرد بە گریان فەرمووی فبكى عمر وقال وما ضرهم ألا يعرفهم عمر إن الرب عمر يعرفهم. جا چی زەرێک بۆوانە ئەگەر عومەر نەیاناسی خۆ خوای عومەر دەیاناسێ با من نەیاناسم ئەو کەسانی کە لە پێناو خوادا کوژراون بەخوا زەرەریان پێ ناگەیەنێ چونکە ئەوان خوای عومەر دەیاناسێ. کەواتە ئەوە ئاگادار بە با ئیمامی عومەر نەیاناسی مەشهور نەبوو بێت لای ئیمامی عومەر گرنگ ئەوەیە لای خوا ناوبانگیان هەیە. جا لە کۆتاییدا دەڵێم با ناوبانگی خۆمان لە ئاسمان ناشرین نەکەین بە خراپەکانمان بە حرام خواردن بە غەش و خیانەت بە فێڵکردن بە دوورکەوتنەوە لە نوێژ و عیبادەت و خواپەرستی با ناوبانگ و شوهرەی خۆمان لە ئاسمان ناشرین نەکەین بەڵکو ئینشاڵڵا جوانی بکەین بەڵکو هەموو کاتێک لە ئاسمان بە چاکە ناومان ببرێ یا رب العالمین لەو کەسانمان بگیڕی یا رب العالمین آمین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات
والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خويا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني دواي دعاء خيريان كدوا. يا ربي خويا هي مني وآرامي ولات من بباريزي خويا جان شفاء نخوش كان من بدي أواني قرزاريان بودا بركي أواني كيشو ناخوشي ونراحتيان لسريان نابري. يا ربي خويا آخر من بخير بقيري روجك شوي كاتب ما بيني خد ما رازي بي يا رب العالمين. خويا نسر شاك وعبادة الرحمن بكيش يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.